دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا حکومەتی عێراقی کە نووری مالیکی سەرۆکوەزیرانی ئەو کات سەرۆکایەتی دەکرد بەشە بودجێی هەرێمی کوردستانی بڕی. لەو کاتەوە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا قوڵتر بوونەوە. ئەگەرچی هەردوو لە چەند کۆبنەوەیەکیان ئەنجامدا بەڵام نایانتوانی بگەن بەست بۆ چارەسەرکردنی کێشەکان. چاودێرانی سیاسیش دەڵێن هەرێمی کوردستان بە جۆرەی دەستور تا ئێستا لە چوارچێوەی عێراقدایە، بۆیە باشترە کێشەکان بە یەکەوە چارەسەر بکەن چونکە خاڵە هاوبەشەکانی نێوان هەردوو لە زیاترە لە خاڵە ناکۆکەکان. بە باشتری دەزانین هەمیشە لەسەر خاڵە هاوبەشەکان کە یەکمان نزیک دەکاتەوە کە بە یەکمان گرێ دەدا لەسەر ئەو خاڵانە ئیش بکەین و بگەینە ڕێککەوتن. هەر سەبارەت بە کێشەکانی هەولێر و بەغدا چاودێرانی سیاسی دەڵێن بارودۆخی ناوچەکە بەگشتی و عێراق بە تایبەتی ئاڵۆزتر بووە و پێویستی بە لێک نزیکردنەوەی هەرێمی کوردستان و بەغدا هەیە، چونکە بۆ هۆیەوە دۆخی عێراق هێورتر دەبێتەوە و تێکشکاندنی داعشش ئاسانتر دەبێت بۆ هێزە ئەمنیەکان. پێم وایە ئەگەر گفتوگۆیەکان هەردوو لایەنش نەرمی بنوێنن لە دانوستانەکان کێشەکان چارەسەر دەبیتن. ئێستا و کێشانانی کە عێراق تێدایەتی و هەرێمی کوردستانش بەشێکە لەوەی یەکەمیان هەندێک کێشەی سیاسیە، دووەمیشیان بەڕاستی ئابووریە. ئەو بلێن بەشێک کە هەرێمی کوردستان دەگرێتەوە ئابووری ئێستا هەرێم لە قەیرانێکی ئابووریدایە، ئەوش بە هۆی بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستانە لەلایەن بەغداوە کە بەغدا لە پرۆسەی نەوتدا گلەی لە هەرێمی کوردستان دەکاکەوە گرێبەستەکان یاسایی نەبووە. پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان و فرۆشتنی بە شێوەیەکی سربەخۆ و بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە ئەو هۆکارە نەبوون کە بوونە هۆی قوڵترکردنەوەی کێشەکانی نێوان هەردوولا. بۆیە چاودێران دەڵێن ئەگەر لە ڕووی سیاسیەوە کێشەکانی هەولێر و بەغدا چارەسەر بکرێت ئەوە کێشە ئابووریەکانش چارەسەر دەبن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.